یەکەم جارە پارتە کوردیەکانی کوردستانی ئێران لە پارچێکی دەڤەری ڤێرجینیا پێکەوە نەورۆز بکەن. نەورۆزێکی بێ ئاهەنگگێڕان وەک هاودەنگی و هاوسۆزی دڵی زێدە بریندارەکەیان کە لە دوای شۆڕشەکەی ژیناوە بە سەردان کوردی دیکە بوونەتە قوربانی. دەستپێکردنی دروشمی ژن ئازاتی لە ڕۆژهەڵات و پەرستانی بۆ تەواوی ئێران و هەروها پشتیوانی حیزبەکانی ناوەندی هاوکاری کوردستانی ئێران. نەورۆز جیاوازەکە ئەوە بوو هەموو کوردەکان بەیەکەوە لەگەڵ هەموو ئێران هاتنە سەر شەقام و بۆ ئەوڵین جار بوو لە ئێران دژ بە ڕەژیمی داگیرکەری ئاخوندی ئەو خەڵکە بێنە سەر جادە و بێنە سەر کۆڵانەکان شوحار بڵێنەوە هەر لەبەرە هۆکارش بکە نەورۆزی ئەو ساڵمان یەکگرتووی و یەکدەستی زیاتری پێوەریار بوو. شۆڕشەکەی ژینا لە هەموو جێیەکی ئێرانە و لەم بۆنەی کوردانی تاراوگەشت ئاڵای کوردستان و پۆستەری ژن ئازادی و قوربانیەکانی دیش لێرە بوون بە هیوای ڕۆژێک شادبوونەوە بە نیشتیمانێکی ئازاد. زۆر گەشتبین و بە هیوای ئازادی کوردستان بە هیوای ئازادی گەلەکەمان ژنانی کوردستان و برایان و پیاوانی کوردستان و امیدوارم کە نەورۆزیشان لێ پیرۆز بە هەر لێرەوە پیرۆزبیان لێ دەکەم بە هیوای ئازادی و بۆ هیوای کە ئێمەش بە ئازادیەوە بگەڕێنەوە سەر خاک و وەتەنی خۆمان. یادی نەورۆز پڕە لە ئاهەنگگێڕان و بە پیرەوە چوونی ساڵێکی نوێ بەڵام یادەکەی ئێرە زیاتر بزواندنی هەستی نیشتیمانی و جۆرێک لە پێکەوەی بوو. ئەوڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ جێژنی نەوروزێ هەموو ماڵە کوردەکان بە باوجودی وێلان لەبەر شۆڕەشی ژینای بڕێک تەڵخە وەزیەتی ئێرانێ و خانەوادەکانمان دیسانیش هەر بە دڵی شاد و بە ئومیدواری هاتوون لێرە لە پارکێک کۆبوونێتەوە هەموو دەستمان گرتووی شاڵا ساڵێکی تازە هەموو یەکڕا بە ئازادی پێکەوە دەگوزێرێنین. تازە هاتوومەتە ئەم منتیقەی دەوروبەری واشنگتن پێشتر لە ویلایەتی نیوجێرزی بووم لەوێ دانیشتوانی کوردی کەمتر بوو لێرە دانیشتوانی کوردی زۆرترە بۆیە لە مەرحەلەی شخصی خۆمدا لە مەرحەلەی پرسۆناڵدا بە تاکید جیاوازی هەیە بۆ من زۆر بۆ خۆم بۆ خانەوادەکەم لە دەوروبەری خەڵکێکی زۆرتری کوردین بەڕێ ڕسمێکی کوردانەتر دەبینین بە نەورۆزەکەیەوە بۆیە پێمان خۆشە لەگەڵەوەدا پێم وایە ئەو تەغیر و گۆڕانکاریانەی کە لە ئێران ئەمساڵ دەستی پێکرد کە ڕوو بداوە کورد پێشەنگی بوو هەتا ئەو ڕۆژ هەز دەکەم دیسان پێگەی کوردی بە قەوەتر کردوێتەوە لە کوردستانی ڕۆژهەڵات. یادی نەورۆز بەکەمی بەسەر خەڵکی کووردا بێخۆ نیشاندان لەو ڕۆژەدا تێپەڕیوە کوردانی ئێرانیش وەک پشتیوانی لە شۆڕشەکەی ژینا و هاوسۆزی لەگەڵ خەڵکی کوردستانەکەیان دەرکەوتن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری سەلڤێڵ، ویلایەتی ڤێرجینیا.